بینە و باڵەخانەکانمان چەند گرنگە لە ناو شارەکانە گرنگی پێدرێ بەوەی کە بە شێوازێکی جوان و بە شێوازە بێ لەوەی کە چۆن لە ڕووی تەلارسازیەوە کاری لەسەرەکرێ، لە ڕووی ژینگەیەوە کاری لەسەرەکرێ، لە ڕووی ئەوەی کە بە پێی ناوچەکە و بە پێی هەڵکەوتنی جوگرافیەی ناوچەکە ئەمە کاری لەسەرەکرێ. ئەمەش بێگومان لەلایەن کۆمەڵێک کەسەوە کە وەکو ئەندازیار کە بە شێوەیەکی ئەکادمی کار لەسەر ئەم بابەتان ناکەن. بەڵام زۆر جارێمەوە تومانە چینە کۆمەڵێک وڵاتی جیاواز یان نەچینە کۆمەڵی ناوچەی جیاواز ڕەنگ زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە چۆن بینا و باڵەخانەکانمان بڕازێنینەوە، کەواتە تا چەند لە ڕووی ئەندازیاریەوە گرنگی بەم بابەتە درراوە. گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین و لەسەر کۆمەڵە پرسیاری تری کەی ورد تا چەند لە لای خۆمان گرنگی بۆ درێ بینا و باڵەخانەکانمان بە شێوەیەکی ئەندازەیی دروست کرد و بتوانین ئێمە سوودی لێ بینین و بتوانین لە ڕووی ڕەنگەوە تا چەندەمە کاریگەریە بێ لەسەرمان. ئەمەش بە میوانداری زۆر بەڕێز کاک ئەحمەد قادر بەڵخەیی وەکو خوێندکاری دکتۆرا لە ئەندازیاری تەلارسازی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای من میانە. کاک ئەحمەد بەخێر بێیت، بانی بانی ئەوەش باشتر. بابەتەکەمان پەیوەستە بە بیناسازیەوە. تا چەند لە لای خۆمان بە پێی ئەو پێشکەوتنانەی کە ئێستای بینی لە وڵاتە پێشکەوتەکانە بەر لێ بچینە لای ڕنگ و بەر لێ بچینە کۆمەڵە دیزانی جیاوازەوە گرنگی درراوە بۆی کە تەلارسازی لای خۆمان بە شێوەیە لە شێوەکان لە ڕێگەی ئەندازیارەوە بڕوات نەوەکو بە شێوەیە لە شێوەکان بڕواکە هەم ڕوبەرێکی زۆر داگیرکات هەم لە ڕووی تەلارسازیشەوە تەلار نەبێت. پێشەوەی بە دیاریکراوی وەڵامی جۆنابێت بەمەوە پێم خۆشە باسێکی ئەو بکەین تەلارسازی ئەندازیایی تەلارسازی لە چەند لایەن پێک هاتووە بۆی بۆ خۆمان و بۆ بینەرانیش ڕوون بێت فەرقی چێ لەگەڵ ئەندازیاریەکانی ترا. ئەندازیایی تەلارسازی هەم وەکو زانست و هەم وەکو هونەریش سێرەکرێت لە ڕاستیە لە هەردووکی سێرەکرێت لە سێ لایەنی سەرەکی پێک هاتووە کە بریتین لە پێکهاتەی بیناکە، وەزیفەی بیناکە و کارکرد و شێوەی بیناکە. یعنی سێ لایەنە بیناکە چۆن دروستەکرێت وەکو هەیکەل و ئیشی چییە وەکو وەزیفە و شێوەی چۆنە لە دەرەوەیە لە ناوە. ئەم سێ لایەنەی هەیە. ئیشی تەلارساز ئەوەیە ئەم سێ لایەنە دیزاین بکات و ڕێکیان بخات بەیەکەوە. و پەیوەندی ئەم سێ لایەنە چۆنە ئەمە قسە زۆر هەڵەگرێت. ئایا هاوتەری بن سەربەخۆن بەیەکەوە ئیشەکەن جیەک ئیشەکەن ئەگەر جوانتر ڕوونی کەینەوە بۆی کە قسەمان لەسەرکە وەکو بنەمایەک بۆ قسەکانمان بگەڕێنەوە بۆی ئەوش ئەوەیە ئەندازیایی تەلارسازی بۆ چارەسەری کێشەیەک هاتووە کە بریتێ لە پێویستیمان بە پەناگەیەک هەم بۆ ژیان بۆ حەوانەوە بۆ ئیش و کارمان وەکو چۆن ئێستا ئەم ستۆدیۆ هەیە پەناگەیەکە بۆ ئێمە کە بەرنامەکەی تیا پێشکەشەکەین یانی بۆ کارێکی دیاریکراوە. و میتۆدێک هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان کەوتمانش کێشەیەەکە ئەویش ئەوەیە بەنزی پێوتر بایۆمیمیکری واتە لاساییکردنەوەی سروشت. ئایا لە سروشتا وەها کێشەیەک هەیە حەلکرابێت ئەگەر هەبێت تۆ ئەتوانی ئەو ڕێگا چارانەی کە سروشت بەکاری هێناوە چارەسەری و کێشەیە بەکاری بێنیت و بیگونجێن لەگەڵ ئەوەی خۆتە. بەڵێ لە سروشتا تەلارسازی زۆر هەیە بە تایبەت وەکو تەلارسازی گیانداران هەر لە مێرووە بیگرە بۆ باڵندە و بۆ گیاندارەکانی تر کە هەر یەکە بە جۆرێک تەلارسازی و خانوویەکی تایبەت بەخۆی هەیە گونجاوە لەگەڵ پێویستیەکانی خۆیان لەگەڵ قەبارەی خۆیان لەگەڵ سروشتەکەیە لەگەڵ ئەو ماوەدانەی کە لەوێ لەبەردەستن. بۆیە ئێمەش پێویستەکە تەلارەکانمان ئەمە وەکو ڕفرەنسێکی فەلسەفی باسی بابەتەکە یەکەم پێویستەکە تەلارەکانمان بەم شێوازە بێت. یعنی چارەسەری ئەم کێشەیە کە دروستکردنی تەلارە ئەبێ بگەڕێنەوە بۆ بەم میتۆدە بگەڕێنەوە بۆ ئەو تەلارسازی کە لە سروشتا هەیە بە جۆرێک کە گونجاو بێ لەگەڵ خۆمانە لەگەڵ بەکارهێنانە لەگەڵ سروشتەکەمانە لەگەڵ ئەو ماوادانێک کە لە سروشتەکەیان لەبەردەستان و لەگەڵ کولتور و عادات و تەقالیدی خۆمانە یاسا و ڕێنمایەکان کە لێرە لەبەردەستن. بینەوە سەر پرسیارەکەی بەڕێستان تا چەندێک ئەو باڵەخانە و تەلارانەی کە لێرە دیزاین دەکەن هەڵە نەبوون لە پرسیارەکە لەمڕۆ گونجاوە. لە ڕاستیە چۆن بزانین کە تەلارێک گونجاوە دیزاینەکەی مناسبە هۆکار زۆرە کە تەسیرەکە لەسەر دیزاینی تەلارێک و بۆ هەڵسەنگاندنی گونجاوێتی تەلارێک ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەم هۆکارانە تا چۆنێک ئەم هۆکارانە ڕەچاو کراوە. بە شێوەیەکی گشتی سێ جۆر هۆکار هەیە کە ئەبێ ڕەچاو بکرێت لە دیزاینی تەلارێکە.
چ پێکهاتی تەلارەکەی بێت چ وەزیفەکەی بێت واتە کارکردەکەی چ شێوەکەی بێت گرنگترینی ئەو هۆکارانە سێ هۆکارن هۆکاری ژینگەییە هۆکاری کۆمەڵایەتیە لەگەڵ هۆکاری ئابووریە هۆکارە ژینگەیەکان ئەگەر ڕوون بکەینەوە بریتە لە تیشکی خۆر ئاراستەی خۆر ئاراستەی با توندی با ڕێژەی شێ لەو ناوچەیە ڕێژەی بارانبارین ڕێژەی بەفربارین تۆپۆگرافی ئەو ناوچەیە بە شێوەیەکی گشتی سروشتی ناوچەکە ئەبێت تەلارەکە بگونجێ لەگەڵیا وە فکرەی لێ وەربگرێت لایانی دووەم کەوتمان لایانی کۆمەڵایەتی و کۆمەڵاتی بە شێوەیە فراوانەکەی بیرێ بکەنەوەیتە لەو هەموو ئەو عادات و تەقالیدانەی کە ئەو کۆمەلگایە یا ئەو خێزانەیە ئەو کۆمەڵە کەسە کە ئەو تەلارە بەکارهێنن ئەبێ ڕنگ بداتەوە بە هەند وەربگیرێت لایەنە یاسایەکان لایەنە ڕێنماییەکان ئەبێ بە هەند وەربگیرێن تا چەنێ ئەم کۆمەلگایە ئەو کەسانی کە بیناکە بەکارن کۆمەلگایەکی داخراوە تا چەنە کۆمەلگایەکی کراوەیە کۆنسەرڤەیتیڤە ئەبێ هەموو ئەم لایەنش بە هەند وەربگرێن لایەنی سێهەم لایەنە ئابووری و تەکنیکەکەیەتی تا چەندێک توانای ئابووری ئەم کەسێک کە تەلارەکەی بۆکەی یا ئەو کۆمەلگایە تا چەندێک لایەن ئابووریەکە لە چه ئاستێکە تا چەندێک ڕێگە بە تۆ ئەدات مەسەڵەن ئیش لەسەر قەبارەی تەلارەکە بکەیت ئیش لەسەر وردەکاری و تێچوونی قەبارەکە بکەیت ئەوە قاڵێکی زۆر گرنگەکە ئەبێ بە هەند وەربگیرێت و ئەو مەواد و تەکنیکانەی کە لەو ناوچەیە لەبەردەستن بۆ جێبەجێکردنی ئەو تەلارە چییە؟ چی لەبەردەستە؟ چ مەوادێک لەبەردەستە؟ یعنی چی ئەتوانرێت بهێنرێت و بەکار بهێنێت لە ناو بیناکەیە نابێت تۆ ینی شێوە و فۆرمێک بدەی بە بیناکە بە مەوادێک بکرێت کە مەوادەکە نەبێت یا ئەگەر بیشی هێنی لە دەرەوەیا لە شوێنێکیکە هێزی کارێکی مناسب نەبێت کە جێبەجێ بکات یا لە ڕووی وەستایی و تەکنیکیەوە نەتوانێت جێبەجێ بکرێت کەواتە ئەم سێ لایەنە بۆی هەسەنگاندن بکەین بۆ ئەوەی کە بینایەک تا چەندێک گونجاو لە جوای پرسیارەکەی بەڕێستانە لەگەڵ لە شارەکانی ئێمە ئەبێ هەڵسەنگاندنی بۆ بکەین تا چەندێک لەگەڵ لایەنی ئابووریمانە تا چەندێک لەگەڵ لایەنی کۆمەڵاتیمانە و تا چەندێک لەگەڵ لایەنی ژینگەیی شارەکانی ئێمە ئەم تەلارانە گونجاو جا مامۆستا ئێستا ئەگەر ئەم بابەتە ببەسینەوە بە ناوەڕۆکی تەوەرەکەی خۆمانەوە بە ڕووی دەرەوەی بیناکان و ئەو ڕەنگەی یان ئەو کەرەستەی کە بۆی بەکارەهێنرێت لەتان وایە کە تا چەند ئەو سێ فاکتەریان ئەو سێ هۆکارەی کە باست کرد دەتوانێت بەسەر ئەم لایەنەشە هەر حاکمیت بکات و وای لێ بکات کە بیخاتە ژێر سێبەری خۆیەوە زۆر تەواو کاتە ئێمە ئێستا لێرە لە سێ لایەنە سەرەکیەکەی بینا وگوتمان شێوەی بیناکە پێکهاتەوە هەیکەلی بیناکە لەگەڵ کارکرد و وەزیفەی بیناکە یەکێکمان هەڵبژات کە شێوەی بیناکەی تا چنێک شێوەی بیناکە لە جوای پرسیارەکەی بەڕێستان قسە لەسەر شێوەی بیناکە بکەین کاتە ئەبێ بزانین پەیوەندی شێوەی بیناکە لەگەڵ دوو لایەنەکەی ترا چۆن ئەگە پەیوەندیەکی سەربەخۆی کاتە باسی ئەوانیکە ناکەین تەنها باسی شێوەی بیناکە ئەەکەین ئەوەی کە متفقین لەسەری وەکو ئەندازیایی تەلارسازی و ئەوەشی کە وتمان بگەڕێنەوە بۆ سروشت بزانین لە سروشتا ئەم ئەم سێ لایەنە چ پەیوەندیەکان هەیە بەیەکەوە هەر لە هێلانەی چۆلەکەیەکەوە بیگرێت تا هێلانەی مێروویەک یا باڵندەیەکی کە سێرەکەیت پێکهاتەی هێلانەکە باسی چۆلەکەیە بکەین کە لایەن لە هەندێک باڵندەمان هەیە لە قوڕ دروستێکە هەندێک باڵندەمان هەیە لە پوش و پەلاش دروستێکە پێکهاتی بیناکە وەکو مەوادەکەیش و وەکو شێوەکەی زۆر زۆر بە تەواوی گونجاوە لەگەڵ کارکردی هێلانەکە کە لەوانێت بۆ کۆترێک بێت هێلکەی تیا بحەوێتەوە زۆر زۆر گونجاوە و زۆر گونجاویشە لەگەڵ شێوەکەیە یعنی سێرەکەی ئەم سیانە بە تەواوی تەواوکەری یەکن هەم لەگەڵ قەبارەکەیە مەسەڵەن هێلانی کۆتر بۆ باڵندەیەکی گەورەتر نابێت و بۆ باڵندەیەکی بچووکتریش زۆر گەورەیە سێرەکەی لە هەموو لایەنەکانەوە سێرەکەی شێوەی هێلانەکە بە تەواوی گونجاوە لەگەڵ جانبەکانی تر و لایەنەکانی تر بۆیە لە تەلارسازی باڵێ مرۆڤیشە بە هەمان شێوێ ئەبێ شێوەی بیناکە و ڕووکاری دەرەوەی بیناکە بە تەواوی تەواوکەری پێکهاتی بیناکە و وەزیفەی بیناکە بێت چەند لە لای ئێمە ڕەچاو کراوە تا چەند ڕەچاو کراوە من وەکو خۆم بابەت مقالەیەکم نووسی لەسەر ڕوخسارگەرایی لە تەلارسازیە واتە گرنگیدان بە ڕوخساری بیناکان بەڵام فرامۆشکردنی ناوەڕۆکی بیناکان ناوەڕۆکی بیناکان بە هەردوو لایەنەکەی هەم پێکاتی بیناکە و هەم کارکردی بیناکە
لە کوردستانە بەداخەوە ئەم تەوەجوهە ڕوخسارگەراییە زۆرە یعنی سێرەکەیت زۆربەی گرنگیەکی تاوا ئەدەن بە ڕوخسار گرنگی تاوا بۆ واتایە نا کە شێوەی بیناکانمان شێوەیەکی پێرفێکت و مەزبوطیانەیە بۆ واتایە نا بۆ واتایی کە زۆربەی تێچوونی بیناکە لە شێوەی بیناکە و لە ڕوخساری بیناکە سەرفەکەن زۆربەی جوهدی دیزانی بیناکە لە شێوەکەیەتی زۆربەی فەخریت هەم خاوەن تەلارەکە و هەم دیزاینەرەکەش لە شێوەی بیناکە ڕاستی ئەبێ بەم شێوەیە بێ یا هەنگاوەکە لێرە بە هەڵەوە چووە هەنگاوەکە بە هەڵە ڕۆشتو ینی وەکو ئەرزم کردە من لە سەرەتاوە بۆیە باسی میتۆدێکی هەڵکردنی کێشەکانم کرد میتۆدەکە هی من نییە میتۆدێکی با بڵێن هونەری و ئەکادیمیە و دوایش باسی گەڕانەوە بۆ سروشتم کرد بۆی قسەی خۆم و ڕێی خۆم زاڵ نەکەم لە بەرنامەکە باسی میتۆدێکی ئەکادیمیەکەم کاتە بۆ ئەوی بە شێوەیەکی دروست دیزایانی بیناکانمان بکەین ئەبێ شێوەی بیناکە بە تەواوی تەواوکەری کارکردی بیناکە بێت لەگەڵ پێکهاتەی بیناکە و بە هەمان شێوەژ ئەین کارکردی بیناکەش و پێکاتی بیناکەش ئەبێت لە هەمان کاتا ڕنگدانەوەی شێوەی بیناکە شانتیا بێت و شێوەی بیناکە ئێستا بێمە بە دیاریکراوی سەر بیناکە جەنابێت تا چەنێ ئەو سێلایەنەکەی تر سێ هۆکارەکەی تر کە بریتی بوو لە ژینگەیی و کۆمەڵایەتی و ئابووری تا چەندێک ڕەنگیان داوەتەوە لە شێوەی بیناکانمان لە کوردستانە ئەگەر بە نمونە خانوویەک وەرگین بۆی ئەڵێم خانوویەک وەرگین چکە هەمومان ڕۆژانە سەرکارمان لەناو خانووایە لە خانووە هەڵەسن و دانیشتن و پێویستمان بە خانووە بۆی نمونونەکە لای بینەریشمان واضح بێت ئەگەر خانوویەک بە نمونە وەرگین تۆ دیزاینێکی بۆ کەسێک بۆ خاوەن ماڵێک ئەبێ یەکەم بزانیت تا چەندێک لەگەڵ کولتور و عادات و تەقالیدی هەم کەسەکە هەم کۆڵانەکە و گەڕاکەکە و شارەکەش و کۆمەلگاکەش گونجاوە بە نمونەگە شارێکی محافزکاری وەکو نەجەف یا کەربەلا وەرگرین کە کۆمەلگایەکی محافزکاری داخراون زۆر گرنگی بە تایبەتمەندیەکان و خصوصیەتی خۆیان ئەدەن بە تەلارسازی عەرەبییان هەیە بەتایکیت ئەگەر باسی تەلارسازیێکی دیاریکراو نەکەین باسی تەلارسازیێک لە شارێکی دیاریکراوە بکەین سێرەکی تۆ ناتوانین لەوێ خانوویەک و باڵکۆنیەکی فراوان بە پەنجەرەی گەورەی فراوان بکەیتەوە بەرامبەر بە دراوسەکانت هەم خێزانەکە خۆیان ناتوان لەوەها خانوویەکە بژین هەم دراوسەکانیشی ڕێگە نادەن کە وەکو تەلەڤیزیۆن بەردەوام سەیریان بکەیت و یا ئەوان سەیری تۆ بکەن باشەکە دروستیشی کەن شوێنەکە بێ کەڵکەوێنێتەوە بەتایکیت زۆر باشە با تۆزێ بابەتەکە بۆی ئێمە و بینەرانی تۆزێ ڕوونتر لە بابەتەکە تێبگەین تا چەند لە لای خۆمان ئەندازیارەکانمان یان ئەو کەسانەی کە پسپۆرن لە بواری بیناسازی تەلارسازی کاریان لەسەر ئەم بابەتانە کردووە بۆ نمونە تا چەند پشمان بەستووە بە دەستی ناوخۆی بۆ ئەندازیارانەی کە خۆمان ئەمانە بەڕێستان بە شێوەیەکی ئەکادمی بۆی خوێنن ئەی ئەمانە ئێوە ئەبێ دەستان هەبێ لەوەی کە بینایەک چۆن بینا ئەەکەیت چۆن ڕووکەشی بۆ دانەی بۆ چۆن کاری لێک لەسەرەکەی کە پێوەرەکانی تیاابێ ئێستا لە جیانە تۆ سیتێک دروست دەکرێت باڵەخانەیەکی گەورە دروست دەکرێت کۆمەڵێک مەرج لە سەرەتی ئەبێر لە ڕووی ژینگەیەوە ڕێژەی سەوزایی هەبێ لە ڕووی نیشتەجێبوونەوە شوێنێکی باش بێ کە گونجاو بێ بۆ ئەو کەسێتیایژی لای خۆمان ئەم کەسە بەپێی ئەوەی کە خۆی لە مێشکایەتی بیناکە دروستەکە و خانۆکە دروستەکە ئەی ئەندازیارەکە لێرە ئیشی چییە؟ ئەی ئێمە لە ڕزناری زانکۆکانمانەوە لە ڕووی ئەکادمیەوە تا ئەمە ڕنگدانەیەوەتەوە لەوەی کا چۆن بیناکانمان دروست بکەین حەزەکەم لەسەم بابەتە قسە زۆر باش خبرێکی دڵخۆشکەر ئەوەیە کە لە 10 ساڵی ڕابردوو 15 ساڵی ڕابردووە ئاستی ئەندازیارەکانمان بۆ بە شێوەیەکی گشتی کەشی ئەندازیاری و ئیشی ئەندازیاری لە کوردستانە با بڵێن کێرڤێکی زۆر باش سەرەکەیە یعنی ڕۆژ بە ڕۆژ گەشە ئەسەنێت پەرە ئەسەنێت ئەندازیارەکانمان و بە شێوەیەکی عام ئەندازیاری ئەگەر تایبەتی نەکەین بە تەلارسازی ڕۆژ بە ڕۆژ ئاستەکەی پێشەکەوێت زۆر بە خێرایی زۆر بە کێرڤێکی زۆر باش ئەمە خبرێکی دڵخۆشکەرە بە حکمەوەی کە بە تاڵم بڵێم بە دیاریکراوی لە 15 ساڵی ڕابردووە من لەناو بابەتەکەیان و ئیشەکەم ڕۆژانە لەگەڵ خەڵکا و لەگەڵ ئەندازیەکانی ترە تەعاملەکەم بەڵام کێشەکە لە چیە بۆ تا ئێستا نەگەیشتون بە ئەنجامێکی باش کێشەکە لەوایە ئێمە بە درێژایی سەدەی ڕابردوو وڵاتی ئێمە لە هەموو ڕووەکانەوە لە قەیرانەوە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئاسایشەوە
تەنانەت لە ڕووی باوڵێن ئەندازیاریشەوە ئەگەر شایستێمانی و شارەکانی تر وەرگین لە قەیران نابوون کەمی ئەندازیار و کەمی تەکنیک و کەمی مواد و بۆیە ئێمە ژێرخانێکی ئەندازیاری باشمان نەبووە کە ئەڵێم لە 15 ساڵی ڕابردووە بە کێزێکی باش دەستمان پێ کردووە نەک لە سفرەوە دەستمان پێکرد توانین بڵێن لە ژێر سفرەوە دەستمان پێکرد لە ژێر سفرەوە بە واتایی ئەوەی کە هەبووە لە ئاستێکی زۆر خراپا بووە لە ڕووی ئەو پرینسیپانەی کە پێشتر باسم کردن کە تا چۆنێک گونجاو بوون تەلارەکان چونکە زۆربەی تەلارەکان بەبێ ئەندازیار بەبێ ڕچاوکردنی شوتە ئەندازیاریەکان جێبەجێ کرابوون لەلایەن خاوەن ماڵەکانەوە بە کەمترین ئیمکانیات جێبەجێ کرابوون یا تەنانەت تەلارەکان بیرمان نەچێت تا ساڵی 2005 ئەو ناوەش بەرزترین تەلار لە سلێمانیا یەک تەلارمان هەبوو کە نزیکەی 9 و 10 بوو باقیەکەی لە 3 و 4 تێنەپەڕی کە هەمووشی بەبێ ڕەچاوی زۆربەی بەبێ ڕەچاوی لایەنی ئەندازیاری جێبەجێ کرابوو بۆیە لەم چەند ساڵەیە ئەندازیارە ناوخۆیەکانی خۆمان زۆر بە باشی گەشەیان کردووە لە سەرەتای باڵین گەشەی ئابووری لە کوردستانە دوای ئازادکردنی عێراق کە زۆر بە خێرایی شارەکان گەشەیانە کرد و کۆمپانیاکان پێویستیان بە هاوکاری ئەندازیاری هەبوو سەپۆرتی ئەندازیاری هەبوو لێتان ناشارمەوە توانای ئەندازیاری باڵێن ستافی خۆمان لە ناوخۆیان زەعیف بوو و کۆمپانیەکان لەبەرەوەی وەکو عەرزم کردن پێشتر تەجروبە نەکراوە نەبوو یعنی ئیش نەکراوە ئیش نەبوو بە شێوەیەکی بەڵام هەتا ئێستاش لەوانەیە ئێستا بینەرەکانیشمان پرسیاریوانە بێکات چیتە زۆربەی شوێن کە تازە بیناکرێت لە سیتیا بێ یاخود لە باڵەخانەیەکی گەورەیە بێ ستافێکە بینی ستافێکی بیانیە بە ئەندازیارێکەشەوە هۆکارەکەی بۆچی گەڕێتەوە کە ستافێکی کورد نییە و ئەندازیارەکەشی کورد نییە ئێستا وانە وەکو عەرزم کردی تا 2 ساڵ لەمەوە پێشی دەتوانم بڵێم زۆربەی باڵەخانەکان بە تایبەت باڵەخانە بەرزەکان لەلایەن ستافی دەرەکیەوە دیزاین دەکرا و جێبەجێ شەکرا بە دڵنیایەوە وا بوو بەڵام خۆشبەختانە ئێستا ئەگەر ئیحساییەک بکرێت بۆ دەرەکەوە کە ڕێژەیەکی زۆری بینەکان تاوان ستانەوەدی تەلارەکان باڵەخانەکان لە کوردستانە لەلایەن خۆشبەختان لایەن ئەندازیاری خۆمانەوە دیزاین دەکرێت هەمووکو لە ڕووی تەلارسازیەوە لە ڕووی ئینشاییەوە لە ڕووی کارەبایی و میکانیک هەموو جانبەکانەوە خۆشبەختانە توانای ئەندازیارەکان گەشتە ئەو ئاستی کە خۆمان دیزاینەکەن ئەو خبرێکی خۆشکەرە بەنسبەت جێبەجێکردنەوە بەڵێ لە هەزار ستافی ئیشکردن هێزی کاری بیانی لە باڵەخانەکانە بە تایبەت باسەکەم نەک لە بینای بچووکانە لا یزال ئیش بەوانەکرێت کە لە ڕاستیە ئەمە ناگەڕێتەوە بۆ با بڵێن توانای ئەندازیاری ئەوان کۆمەڵی هۆکاری کە هەیە لە پشتی ئەمەوە کە لەوانەیە بڵێم بە شێوەیەکی گشتی نازانم تا چەندێک ئەم قسەیە ڕاستەیە لەسەر مەکەوێت دیانە هێزی کاری ناوخۆی خۆمان بەداخەوە ئیشکەر نییە لە ڕووی تەکنیکیەوە ئەو کولتورە زاڵە بەداخەوە من پێم خۆشە وان نەبێت هێزی کاری ناوخۆی خۆمان بەو ئتجاها هەنگاو بنێت کە سەربەخۆ بێت یعنی بەداخەوە کە لە جێبەجێکردنی تەلارێکە باسی تەلارەکەین ئەوەندەی کە هێزی کار باسی وەستا و ستافی ئیشکردنەکەم نەک ستافی هەندازیاری یعنی تامی لە ڕووی ئەندازیار لە سەدا 98 لە 95 ئێمە ئێستا سەربەخۆین خۆشبەختانە بەس لە ڕووی ستافی جێبەجێکردنەوە بەڵێ احتمالی تاوامان لەسەر هێزی کاری بیانیە زۆر باشە جا ئێستا بە ئەم پرسیارە من لە بەڕێزت بکەم جەنابەت باسی توانای ئەندازیاریەکانی تەلارسازیت کرد لە کوردستان ئەمە جێ دڵخۆشیە بەڵام هەندێک جار ئەبینین مامۆستا ئەحمەد چ لە دیوی دەرەوە بێت چ لە دیوی دیزاینی ناوەوە بێت ئێمە ئەبینین ئەڵێن ئەگەر ئەمە لە کوردستانە دروستکراوە بۆ زۆر لەگەڵ کوردستانە یان دەڕووی کۆمەڵایەتیەوە بێ یان دەڕووی کەشوهەوە ژینگەوە بێ لەوانەیە گونجاو نەبێت یەک نەگرێتەوە هەندێک جار بەداخەوە ئەبینین نوسخەیەکی بیانیە کۆپی پێست کراوە لە کوردستان جێبەجێکراوە لا دوایە بەپێی ئەوەی کە خۆی بۆچوونێک بووە بە درێژایی تەلارسازی ئەوەی کە بۆ نمونە ئێمە جۆرێک لە تەلارسازی نێودەوڵەتیشمان هەبێ واتە ئەوەی کە لە ئەفریقا دروستکرا لەگەڵ ئەوەی کە لە کوردستانە دروست بکرێت ئێستا هەر هەمان شت بێت لاتان وایە ئەم ڕێگەیە دروستە ئەو کۆپی پێستکردنە یان نا ئەوەی کە ئاماژەت پێکرد تەلارسازی نێودەوڵەتی تا چەندێک ئەو تەلاری کە دیزاین کرا ئەژێتە زمنی ئەم تەلارسازی نێودەوڵەتیەوە بەڵێ تەلارسازیەکەیە پێوترێت ئینتەرنەشنال ستایلێکی نێودەوڵەتیە کە ئەکرێت لە هەر شار و لە هەر ناوچەیەکا بکرێت بەڵام تا چەندێک
من وەکو خۆم لەگەڵ ئەو ستایڵەیەم یا خەڵکەیەکە ئەو بابەتێکی کەیە بەڵام باجار باسی ئەوە نەکەم بە باسی کۆپیکردنی ئەو ستایلانە بکەم کە نێودوڵەتینی بۆ نمونە ستایلێکی ڕۆمانی یا ستایلێکی یۆنانی یا ستایلێکی ئەوروپی کە تایبەتە بە شوێنی خۆیان ناوچەی خۆیان بە ژیانی خۆیان بەدڵنیایەوە لە سەداسەد نەگمنەوە هیچ تەلارسازێکی کە ناتوانێت ینی پشتگیری ئەوە بکات. ئێستا بۆ نمونە ئەگەر بینایەک لە نیویۆرک دروستکرا ئەکرێ هەرە بینایە بۆ نوسفەیە بۆ پلانە لە کوردستان جێبەجێ بکرێت یان نەبێ بی کوردێنن. بە دڵنیایە پێت ئەڵێم هیچ تەلارسازێک نییە بە ئاشکرا پشتگیری ئەوە بکات لە ڕووی ئەندازیاریەوە بە تەواوی هەڵەیە. بەڵام سێرێکی زۆر جار لەژێر کاریگەری خواستی خاوەن بیناکە کە شارەزایینی لە ڕوو ئەندازیاریەکەەوە لە دەرەوە بینیوێتی پێی خۆشحاڵی ئەوەم بۆ بکە ئەندازیارگەش لەوانە زۆر گرنگ نەوێ بەلایەوە کە تا چۆنێک ئەکادیمیان نەخێر بۆ یەکات ئەمە بابەتێکە کە سێرەکەی کە دووبارە بوویەوە ئەبێ بە دیاردە و خەڵکی کەش چاوی لە یەکات چکە خەڵکە عامەکە بەڵێن پۆپۆلیستیانە بە دوای ئەوەی ئاگەڕێ کە باوە بەڵام ئەبێت تەلارسازەکان ڕوونی بکەن ئەمە گونجاو نییە. بەڵام ئینتەرنشنال ستایل ئەگەر ئیشی پێ بکە ئەگەر تەلارسازە بێوێت بینایەکە لە ئەوروپا و شوازێکی نێودەوڵەتی دروست کراوە بێوێت لێرە دروستی بکات دیسان تاکید لەسەر ئەو خاڵانە ئەەکەمەوە ئەبێ بە دڵنیاییەوە خۆ ئینتەرنشنال ستایل ستایلێکی فرینێتەوە بە حۆڕی خۆت بێت ئیشی پێ بکەیت ئەبێ بە دڵنیاییەوە بیگونجین لەگەڵ کەش و هەوای ئەو شوێنەیە ژینگەی ئەو شوێنەیە لەگەڵ لایەنی ئابووری ئەو شوێنەیە لەگەڵ لایەنی کۆمەڵاتی ئەو شوێنەیە لە هەموو ڕوەکانەوە. ئەمە لای خۆمان کاری لەسەرەکرێت بەداخەوە زۆر کەم بۆچی وەکوتم لە سەرەتای بەڕاستی پێتەڵم لە سەرەتای هەنگاوەکانان کە مانەوێت گەشە بە تەلارسازی بین ئەحمەد لاتانوانی تۆزێکی لەلایەنە یاساییەکەوە زەعیفین بۆیە ئەمە ئەوە نەدەستەکان ئاوەڵایە لە هەموو ڕوویەکەوە لە سەرەتاوە لە هەموو ڕووەکانەوە لایەنە ڕێنمایی و یاسایەکانیش بە دڵنیایەوە لەگەڵتان بەو شێوەیە تا ئێستا ڕێنمایەکان نەیانتوانیوە بە تەواوی هەم هۆشیاری بدەن بە کۆمەڵگا و بە تەلارسازەکان و هەم باوەن گایدلاین دابنێ بۆ تەلارسازەکان هەمانە ڕێنمایی زۆر باشمان هەیە بەڵام ڕێنمایەکان زۆر جاوەکو خۆی جێبەجێ ناکرێن هەم لەلایەن تەلارسازەکان هەم لایەن خاوەن تەلارەکانەوە و هەندێک جاریش لەلایەن لایەنە پەیوەنددارەکان پێی پێویست بە هەند وەرناگرێن و بەدوڵات چوونیان بۆ ناکەن. باشە ئەماکەم بە دوایین پرسیار تا چەند لێرە مەرج بووە بۆ نمونە کەسێک هەڵەستێت یاخو کۆمپانیا یاخو کارتێکی تایبەت شوێنێکی گشتی دروستەکات وەکو سیتێک ئەمە لە ڕووی ئەوەی کە شارەوانی ڕێگەی پێات کە ئەم شوێنە دروستکە بێ مۆڵەتی باتێ تا چەند لای خۆمان مۆڵەت هەیە بۆی کە بێ دەستی ناوخۆی ئەندازیاری خۆمان بتوانێت نەخشەکە دیاری بکات و بۆ بشتوانێت کا لەسەر ئەم بابەتە بکات ئەمە بوونی هەیە لای خۆمان یاخۆ من وەکو مەرج نەمبینی چکۆم خۆم ئیشم لەسەر ئەو جۆرە مەشروعانە کردووە وەکو مەرج شتێکی وان نیە بە هیچ شێوەیەک بەڵام پێم وابێ پشتیوانیەک هەبێت لەوانێت لە هەندێک جار لە هەندێک ڕێککەوتن و ڕێنمایی شتاوەکو خاڵێکی پشتیوانی بۆ ئەو بابەتە ئاماژەی پێکرابێت بەڵام ئەوەی کە لە سیتیەکان سەڵم پێ پرسیایی کە بکەیت تا چۆنێک ئەو لایەنە ئەندازیانە فەرزەکرێ بەسەر سیتیەکانە بە تایبەت کە کۆمپانیایەکی دیاریکراوە جێبەجێەکەی بنەوە بەداخەوە ئەوەندەی کە فۆکەس لەسەر باڵەخانەی تاکە لە ناو شارەکانە چ خانوو بێت چ تجاری بێت ئەو فۆکەسەیە ئەو گرنگیە بە سیتیەکان و باوڵێن شارە مشروع گەورەکان نادرێت ئەتوانم بڵێم زۆر کەم متابعیان ئەکرێت و خاوەن کۆمپانیەکان زۆر حڕن و زۆر دەستکراون لەو بابەتەیە وە زۆربەش سیتیەکان بیبینی شایەتی ئەوان بۆ ئەدەن کە بە ستایلی زۆر جیاواز و نەشاس لەگەڵ کۆمەڵگای خۆمانە دروستکراون بە هیوای سەرکەوتن